باز لە داری زەیتون و باخی زەیتونەکەین کە بایەخێکی زۆری هەیە هەم لە ڕووە ئابوووریەکەیەوە هەم لە ڕووە تەندروستیەکەیەوە گرنگێکی زۆری پێدرێت بە تایبەت لە هەرێمی کوردستانە باز لە مێژوەکەیەکەین لە کەیەوە گرنگی بە باخی زەیتون دراوە لە هەرێمی کوردستانە ئەو کەسی کە باخێکی زەیتوندا ئەمەزرێنێت و چاندن بۆ داری زەیتونەکات پێویستە ئامادەکاریەکانی چی بێت هەر لە ئامادەکردنی خاکەکە دواتر چاندنی نەمامەکان دواتر خزمەتی نەمامەکان و لە دوای ئەوەشەوە لێکردنەوەی بەرهەمەکان و بۆ ئەوی کە بەرهەمێکی باشی هەبێت بۆ ساڵانە گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز فایق محمود ئەندازیاری کوشتوکاڵ و شارەزا لە بواری بەغداریە کاک فایق سڵاو دەبێم کات زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس با سەرەتا بزانین مێژووی باخی زەیتون یان داری زەیتون لە هەرێمی کوردستانە بۆکەی ئەگەڕێتەوە لە کێوە گرنگی پێدێت مێژووی باخی زەیتون لە ڕاستیە لە کوردستانە زۆر کۆن نییە ئەتوانین بڵێن لە سەرەتای ساڵی 2007 و 2006ەوە دەست پێکرۆوە ڕاستە لە منطقەی هەرمووتەوانە لە کۆی زەیتون کۆنە بڵێ مێژوویەکی کۆنیە یان لە منطقەی بەعشیەقە لە مووسڵ مێژووی کۆنیە بەڵام وەزارەتی کوشتوکاڵ هەسا لە ساڵی 2008 کۆمەڵێ باخی لە سەر بودجەی خۆی تەنفیز کرد بۆ جووتیاران بەبێ بەرامبەر خۆشبەختانە لە سنووری سلێمانیە زیاتر لە 150 باخ لەسەر میزانی حکوومەتی هەرێم لەسەر وەزارەتی کوشتوکاڵ ئەنجام دراوە بەڕووبەری جیاواز بەڕووبەری پێنجۆنم بەڕووبەری دەدۆنم بۆ هاوڵاتیان باش جا ئەگەر بەڕێزت پێمان بڵیت کە زەیتون یەکێک لەو دارانەیە داری زەیتون کە ئەڵێن تەمەنێکی زۆر ئەتوانێ مرۆڤ لی بخوات چەنەها جیلانێ لی خۆن لە میوەکەی وەکو تایبەتمەندیەکانی تر چی لە خۆگرێت وەکو تایبەتمەندی زەیتون داری زەیتون داری زەیتون یەکێکە لەو دارانەی هەموو مەنەزانین خی گەورە لە قورئانە سوێنی پێخواردووە لە وەتینی وە زەیتونی یەکێکە لەو دارانەی کەوا تەمەنێکی زۆرەکە بۆ نمونە ئەبینین لە فەڵەستین داری گەورەی لێ لە ئیتالیایەک داری گەورەی لێ زۆریان بەپێ و سەرچاوە زانستیانە ئەڵێ هەنێکیان ئەگەڕێنەوە بۆ 2500 ساڵ پێش یعنی تەمەنی ئەنەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ بەریش ئەیان هەر لەو تەمەنەیە هەر بەر ئەیان یا بەرەدەن بەس بەرێکی کەم مەدەنە و کاتە بێتە بابی توراسی ئەمێنێتەوە شتێکی جوان و تەمەنێکی جوانەیە ئەگینا بەپێی مروری ئەو تەمەنە زۆرانە بەرێکی زۆر کەمەدا باشە چەند جۆری دار زەیتونمان هەیە لە عالەمە عادەتێکی زۆر هەیە بڵێن ئەسنافە وەکو ئەسنفی ئەمە قسەکەین لەوانەیە سنفی تایبەت کۆمەڵە سنفە بێ ئیتالی بێت کۆمەڵە سنفانەیە لە یۆنانە کۆمەڵە سنفانەیە تایبەتە بە ئیسپانیا فەڕەنسا ئەمانن کە ئەو وڵاتانە کە زۆرترین بەرهەمی زەیتونیان بەناوبانگترینیان بڵێ بەناوبانگترینیان یەکێک باشترین سنفی ئێستا لە ئێستا سنفی زۆر زالینامان هەیە کە ڕێژەی زەیتەکەی لە ساسیە ئیسپانیە بەرەکەی چۆنە میوەکەی بەرەکەی تقریبان وەڵار وەکو ئەو بەرانەوە ینی زۆر حجمێکی وەسەتیە ناوەیە زۆر ورد بێ نە گەورە بێ ئەوە شوبێ درێژ کۆلەیەکە بڵێ باشە کاک پایق با سەرەتا لەوە دەست پێ بکەین زەویەکمان هەیە چۆن ئەم زەویە ئامادە بکەین ئەگەر بمانەوە بکەین بە باخێکی زەیتون خۆی یەکێک هاوڵاتیەک یان جووتیارە برا جووتیارە کە ئێوێ بڵێن باخی زەیتون کە باشتر وایە یەکەم شتێک باخەکەی بە تێکەڵاوی نەکات یعنی کردی بەداری زەیتون داریکەی تێکەڵاو نەکات بڕوا بەشێکی بکە بە هەنار و بەشێکی بکە بە میوێت کێشەکە ئەوەی هەنا تووشی هەنێ سیفاتی تایبەتیە لە بۆ نمونە پێداویستی خۆراکیە جیاوازە لە زەیتون ئەنجاوکو هەنێ نەخۆشی هەنارێک گرێ بۆ نمونە زەیتون نایگرێ لەبەرەوە فەلەحەب بەردەوام مەصرفێکی قورسی لەسەرەکەوە ئەگەر هەنارەکەی تووشی من بووە بیر ڕاکە دەرمان بکڕێ ئەگەر تووشی نەخۆشیەکی کرم بوو ڕاکە دەرمان بکڕێ زەیتونەکەی تووشی مەجموعی نەخۆشیە بێ ئەو توش نابێتەوە بیر ڕاک لەو حاڵەتە یەکجار دەرمانەکرێت لەو حاڵەتە هینێکی بوو هەم اختصاص تەخەسوسێکی باش پێیاکە لە بواری زەیتونەکە معلومات کۆکاتوین کۆکاتەوە بەڵام هەنێ ڕێکارمان هەیە بۆ ئەو هاوڵاتیانی کەوا ئەنەوێ باخی زەیتون دروست بن ڕێکارەکان چییە؟ یەکێ لەوانە شوێنێکی زۆر سارد نەبێ بڵین لە کوردستانە بۆ نمونێ من ناتوانین لە منطقەی باسنیا زەیتون بڵێن باخی زەیتون بنیاد بنین لەبەر ئەوەی دەرەجەی حرارەی ئەو مەتخانە زۆر دا ئەبەزێ کوێ گونجاوە ئەف گونجانیەکە بۆ نمونە سنووری قەراق گونجاوە سنووری شارە زۆر گونجاوە بەوە نمونە ئەم منطقەی پیرەمەگرونی خۆمان گونجاوە دەوروبەری شاری سلێمانی زۆر گونجاوە منطقەی چەمچەماڵ و گەرمیان و ئەوانە زۆر گونجاون بەعام کورسان گونجاون ئەو شوێنانە نەبێت کە زۆر ساردن بۆ نمونە باسنیە پێنج شوێنە ئەو شوێنانە کە زۆر دەرەجەی حرارە لە زانە زۆر دابەزێ باشە ئەمە باخەکەمان دیاری کرد شوێنەکەشمان گونجاو بوو بۆ دار زەیتون و وەک هەمووشیمان کرد بە دار زەیتون باشە کێڵانی ئەوێت پێشەوەی کە
دەستکەین بە چاندنی نەمامەکان هەموو باخێک کە پێشەوەی بتوێت دروستێکی باشتر وایە کێڵانێکی قوڵی بۆ بکەیت پێشەوەی تەختیتی باخەکە بکەیت کێڵانێکی قوڵی بۆ بکەی ئەگەر هەبێ بۆ نمونە 50 سانتیم تا 6 سانتیم ئەو زەیتو ئەو زەوێت تێک پشکێنیرە بۆی جارێت ئەگەر تەبەقاتی ڕق دروست بوو بێ بۆی جارێت ئەو زەوێشی بکرێتەوە پاشەوەی کە کێڵانی قوڵمان بۆ کرد بە دوو ئارەسە کێڵانی بۆکەن عادەتەن وەکو زایدێک بڵێن کێڵانی بۆکەین ئەگەر پاشەوەی کێڵانمان بۆ کرد تەختیتی بۆکەین باشە دوای کە تەختیتمان بۆ کرد باشترین شت ئەوەیە کە پابندی مەسافاتی زەراعی بی مەسافاتی زەراعی ینی بینی دارەکان بۆی لە داهاتوە بەریەک نەکەونەوە دووری نێوانیان باشتر وایە زەیتون لە 5 متر کەمتر بینی نەبێ یعنی بەعام 5 متر بە 6 متر یا 5 متر بە 7 متر یا 6 بە 6 متر یا 6 بە 7 متر یا 7 بە 7 ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەنێ سنفەیە بەقوتن هەیکەلی زۆر بە گەورە کاڵی 7 متر مەبەستت بەرامبەری 7 متر ئەم لاولا بەڵێ بینی خەتەکانیش 7 متر بێ بینی دار بە داریش 7 متر بیان باشە کامیان گونجاوترینە زانستی ترینە زانستی ترینەکان گونجانەکە چییە هەنێ سنفان هەیە زۆر باڵی گەورە نابێ بۆ نمونە ئەربیکینمانەیە سنفێکی مقەزەمە ئەگەر مەسافاتی کەمیشی بیتێ کێشەی نییە بۆ نمونە ئێمە ئەمانەوە باخێک لە شارەزورا دروستکەین هەمومان زەوی شارەزورمان بیستووە کەوا خاکێکی بەپیتە ئەگەر بێت و مەسافاتێکی کەم بێڵیتۆ لە داهاتوە دارەکان بەریەکەکەون و ئەگەر خوا نەخواستە تووشی نەخۆشیێک بەیەکێکیان ئەیگوازێتەوە بۆ کێ لەبەرەوە لە شارە زورە باخی زەیتونمان کرد بێ مەسافاتەکە زیاتر بەجێ باش ئەمە دووری نێوانیان 7 متر بوو چیتر هەیە کە پێویستە بۆی ئەنجام بێ بۆ نمونە شوێنێک بێ زۆر ڕەشەبانێک گرێتەوە یعنی یەک شوێنێک بێ زۆر ڕەشەبانێک دێتەوە شوێنێک بێ کەنار دەریان نەبێ زەیتون کەنار دەریا و شتا زۆر نەجاحەت نانێ یان مستەوای ئاوی ژێرزەوی زۆر بەرز نەبێت ئەیوەکو باران ناوچەی زۆر باران ناوچەی باران تقریبا کێشەی نییە زەیتون یەکێکە لەوانی کە مقاومە هەیە بۆ یعنی کەم ئاویش بەڵام باشتر وایەت عادەتەن معدەلی بارانی تقریبا 600 ملیم بۆ 800 ملیم بێ شوێنە باشە قوڵی شوێنی نەمامەکان پێویستە چەندێک بێت قوڵی شوێنی نەمام تا قوڵتر بێ باشترە ئەوە نییە بڵێن 20 سانتیم یا 20 سانتیالیکانی ئەگەر بکرێ بڵێن بە حەفارێکی بچووک هەڵکەنرێ 50 سانتیم تا 6 سانتیم ئەو بە تقریبا 50 سانتینێکی شپان بێ هەڵیکەنی و دوای خەڵتێکی بۆ دروستەکەیتەوە بنەکەی تێەکەیتەوە بڵین ئەو گڵی کە دەریکرۆ لە دووریەکەیتەوە دوای خەڵتێکی تایبەتی بۆ دروستەکەیتەوە ئەکەیتەوە بنی دارەکە تاوەکو نەمامەکە ئەچێنیت لە کەیەکە کاتی نەمام چەندە خۆی عادەتەن ئێمە دوای ئەوەی کە سوڕی متبوون دروست بوو لە 20یانزەوانەوە ئێمە توانین ئەگەر هاوڵاتێک بیوە باغ دروستکە ئامادەسازی خۆی بکات بۆ نمونە کێڵانەکانی دەست پێ بکات دوای کێڵان تەختی دەست پێ بکات دوای ئەوە چاڵەکاڵکەنێ بۆی کە باران ئەبارێ ئەو ئاوێکی باش و بۆ خەزنکە باشە تەمەنی ئەو نەمامەی کە ئێمە ئەچین بۆ ئەو شەتڵگانە ئەیکڕینەوە بین مباخەکەمان پێویستە چەندێک بێت عادەتەن تەمەنی ئەو داران کەسانێکان حەزەکەن دارەکانی سەر گەورە بێ ئەمە گونجاوە یان پێویستە لە نەمامێکی وردەوە دەست نەمام تا ورد بێ ناجەحترە بەڕاستی تا ورد بێ لەبەرەوە تەوازنێکە بێت لە بین بەشی سەوزی و ڕێگەکەیە تا ورد بێ عادەتەن ئەو نەمامانە ئێمە یکەن قەڵەمە یکەن بڵێن لە وەکو نەمامگەی بەکرەجۆک و مەشتەلی بەکرەجۆ کە بەرهەمێنانی تایبەتە بە بەرهەمێنانی نەمامی زەیتون 3 ساڵێکی پێچی باشە لە نەمامگە حکومیەکان یان لە نەمامگە ناحکومیەکان پەنای بۆ بەریت بۆی کە نەمامێکی باش بکڕیت وەڵام من ڕێنمایی براجوتیارەکانەکەم دایم لە شوێنێکی مەوسوقە نەمام بکڕن لەسەر جادە نەمام هیچ جۆرە نەمامێک نەک زەیتون هیچ جارە نەمامێ نەکڕن چکە نەمامە ئەیکڕێ ئەسڵان زۆریان سنفەکەی نازانیا لە خۆی وەڵێ فڵان سنفێکە بەڵام تۆ کە چی لە شوێنێکی مەوسوقەی کڕیت بەیانی ئەتوانی بچیتەوە شوێنێ بڵێ کاکە ئەو نەمامە یاوتە بە من ئەو سنفە نەبووە اینجا خۆشبەختانە ئەو سنفانەشی کە لە نەمامگەی بەکرەجۆ ئەچێنێرێ زۆریان بۆ هەم بۆ زەیتیە بن هەم بۆ خۆشەکرد نەبن و سنفێکی خراپیش نین باش جا کاک فایق ئێستا نەمامەکەیان ڕوان بەریدا گەورە بوو یان زەیتەکەی ڕەشە بێت میوەکە یان سەوزە بێ ئەم دوودانە چ جیاوازیەکیان هەیە خۆی پاشەوەی نەمامەکەمان ناشت یعنی وەکو ڕنگ هەر هەموو زەیتونی هەر ڕەشە بێت هەموو زەیتونی هەکە ڕەشە بێت یعنی سەوزەکەش بە هێڵی پێوەی بمێنێتەوە هەر ڕەشە یەکەم جار زەیتون کە بەرەگرێ سەوزێکی تۆخە بێ بەڵام ئیتر لە دوای مانگی 15 دەوانەوە بە مەراحیلی بەرەو مەراحیلی پێگەشتنە ڕوا ڕەنگەکەی گۆڕێ بۆ سەوزێکی کاڵ دوایەوە ڕەنگەکەی گۆڕێ بۆ ڕەنگێکی ئەرخوانی کە عەرەبی پێڵێن ئەرجوانی دوای ئەوە وردە دوای ئەرخەوانێکە ڕەشەوێت باش کاک فایق جیاوازی هەیە من نەمامێک لە باخێکە بچێنم بڵێم بۆ زەیتەکەی مەوێت یان ئەم نەمامەیان نەخێر بۆ زەیتونەکە مەوێت خۆی ئەو سنفانەی کە زیاتر بۆ خۆشەکردن عادەتەن ئێمە خۆمان نەزانی هەمومان حەزمان لەوەی حەجمی گەورەتر بێ
حەزمی گەورەتر بێ لەبەر ئەو زەیتونانە ئەگەر کەسێک بیوە تایبەت بێ بۆ خۆشەکردن باشتر وایە زەیتونانە بنێژێت کەوا حەجمیان گەورەترە بۆ نمونە ئێمە دگلمانەیە سنفێکی عراقیە دگل یعنی بەقدن کە خورمایەکە بێ زیاتر بۆ خۆشەکردن بەکارێت مانە بۆ خۆشەکردن بۆ زەیتەکەی بۆ زەیتەکەی چی بەکارێت ئێم زۆربەی سنفەکان بۆ زەیتیە بێ بۆ خۆشەکردنی شەوێ بەڵام بۆ خۆشەکردن زیاتر ئێمە ئەڵێن حەزمان لەوانەیە کە گەورە بێ باشە هاوڵاتیەک یەکێک لە بینەرانمان ئەڵێت کە هەر لە گەڕەکی کورسا دووار دیارە زەیتون پێما بتۆ توانین لە حەوشەکەی ماڵی خۆتا لە باخچەکەشە سەوزەکەی وایە چون ڕوبەرێکی زۆری ناوێت کاکفایق وایە من زەیتون گەورە بێ لە ڕاستە هەم وەکو سومکی ساقەکەی گەورە بێ هەم وەکو قەدەکەشی زۆر گەورە بێ لەبەرەوەی من ئەگەر حەوشەکە گەورە نەبێ بەڕاستی لەوانێ بە باشی نەزام لە ناو حەوشە باش ئەبینە بە ڕێزەی ئێمە ئەڵێت چەند ساڵە ئەم دارەی هەیە بەڵام بەرناگرێ هۆکار حوت ساڵە ئەڵە دارەکەی چاندووە خزمەتی کردو بەڵام تا ئێستا بەری نەگرت بەڵێ زەیتون یەکێک لەو مەستەرانەی کە پێی زیاکرێ قەڵەمکردنە ئەگەر قەڵەمەکە لە سەرەتانات وەربگیرێت لە بنی زەیتونەکە ئەفروعمانەیە بڵێن زۆر بەرزە بێتەوە ئەگەر قەڵەم لەوە وەربگیرێن 9 ساڵ تا 11 ساڵ ئەنجا بەرەدا ئەگەر قەڵەمەکە لەو شوێنە وەرگیرێ ئەمەش زۆر جاریانەکو کە ئەو کەسێک قەڵەمەکە وەرگریانەکو نایزانێ شارەزانیە یانەکو دڵسۆز نییە باش ئێستا ئەم بەڕێزە ئەتوانێت نیشانەیە کە بزانێ ئەمە قەڵەمەکە چۆن گیراوە ئەگەر ئەو بەڕێزای بێ بزانێت لەکوێ نەمامەکەی کڕیوە بۆ نمونە ئەگەر این بێ مادەم وایە 7 ساڵە ناشتوێتی تەحمل کە ئیشەڵا 2 ساڵێکەیەتە بەر باشە زەیتونیەکەیە کە زڕ بێت هیچ بەرێکی نەبێ هیچ زەیتونێک نییە زڕ بێ و بەری نەبێ هیچ زەیتونێک نییە کەواتە ئەم بەڕێزە بەس ئەوەنە چاوەڕێ بکات چەند ساڵێکی چاوەڕوان بکات زۆر جار لە 9 ساڵەیەتە بەر ئەوانەی کە بە لە سەرەتانات و قەڵەمەکە وەرگیراوە یان هەنێک جار ئەچێتە 10 ساڵ بۆ 11 ساڵ باشە باسی سەرەتانە کرد سەرەتانی ئەم زەیتونە پێویستە هەموو ساڵێک ببڕێت سەرەتانی زەیتون ئەوەیە چیە پێمان بڵێیت و دواتر بڕینەکەشمان بەباسکەیت ئەو سەرەتاناتانە بڵێن ئەو ئەفروعانەی کەوا لە منطقەی تاجی دارۆ دروسە بێ عدل دەرەچێتە بۆ سەرۆ بەرزە بێتەوەی تر جاری وایە مەتر دەرەچێت جاری وایە مەترونێ دەرەچێت باشتر وایە بە بەردەوامی ببڕێ چەندێک ڕوود بێت قەدی زەیتونەکە لە عەرزەکەەوە قەیدی زەیتون قەتی زەیتون ئێمە گێڕینەوە بۆ شتێکی کە ئێمە کە نەمامان ناشت بە شێوەیەکی کە من پرسیارەکەکەمەوە ئێمە کە نەمامان ناشت پێویست بە 2 هەڵپاچینەکە ئێمە سەرەتا پێویستمان بە هەڵپاچینێکە هەڵپاچین پێڵێن هەڵپاچینی تربیە ینی پەروەردەکردن باشتر وایە زەیتون لە خوار بەرزی 80 سانتینۆ 80 سانتین تا مترێک ببڕێ ئەمە لە چەند ساڵەی دارەکەیە لە دوای ئەوەی کە نەمامەکەمان ناشت بڵێن ئەم ساڵی نێژین ساڵی داهاتوو کە گەورە بوو بڵێن لە 3 ساڵوانە تێپەڕ بوو بڵێن زەیتونەکەمان باڵای ئەوە نەکردووە مەجموعەت تەفەڕوعاتی کردوێ ئێمە لە بەرزی 80 سانتین تا مترێکە قرتێنین و 4-5 فەرعینێ بە تەوزیعات بە دەوروبەری قەدەکەیە ئەمە یەکەم هەڵپاچین ئەمە یەکەم مە بەسمانەوەی یعنی لە بەرزی 80 سانتینۆ فەرعێ دێنی ئەمە 80 سانتیم باشە شتێکی تر هەیە هەر سەبارەت بە زەیتون هەڵپاچینەکە بۆ چواردەوەری بکرێت یان تەنها بۆ بەرزی بکرێت ئێمە زەیتون داری زەیتون باشتر وایە وەکو بەرزکردنەوە زۆر بەرز نەکرێتەوە ینی لە 3 متر بۆ 3 متر و 20 سانتی زیاتر بەرز نەکرێتەوە ئەنچاوکو چکۆ ئێمە یەکێک لەو کێشانەی کە هەمانە لە زەیتونە لە عالەمیشە ئەو کێشەیەمانەیە لێکردنەوەی بەرەکەیەتی بەرەکە کێشەی لێکردنەوەی بەرەکەمانە کەوا مەصرفێک زۆر لەسەر براجووتیارانەکانەکەوێ بە تایبەت لە وڵاتی خۆمانە لەبەرەوە تا ئیسا جیازێکی زۆر متەتەور نییە یان ڕوبەری وحدەی لەبەرەوە ئامێریکەیە لە ئێستا بۆ لێکردنەوەی بەرەکەی لێرە ئەڵێم ئەگەرنا لە دەرەوە بینراوە بەڵێ لێرەشەیە ئێمە وەکو ئامێر هەمانە بە باتری ئیشەکات وارێکی لەگەڵایە بڵین ڕەبتێکی بە باترێکەوە وارەکەی تقریباً 15 متر ڕوا توانی بڵێن بۆ نمونە یەک جاربی جۆڵێنی 15 دار لێ بکەیتەوە بڵێن وەکو شانەیەک وایە کە ئەوە دارەکە کات و بەرەکە لێکاتەوە وەکو پەین و سەمات تا چەند پێویستی پێیەکە پەینی بۆ دابنێن یان سەمات داری زەیتونیش وەکو هەموو دارەکانی کە پێویستی خۆراکی هەیە لە ڕاستیە ساڵانە بەڵام پێویستی خۆراکی زەیتون فەرقی لەگەڵ دارەکانی کە یەکێک لەو خۆراکانی کە پێویستی پێێتی زەیتون زۆر پێویستی پێێتی بۆ نمونە نایترۆجینە نایترۆجین خۆشبەختانە زەیتون وەکو داری کە نییە بڵێن ئەو فەرعی کە ئەم ساڵ گەشەی کردووە لە بەهاری ئەم ساڵە گەشەی کردووە بۆ نمونە 30 سانتی دەرچووە یا 35 سانتی دەرچووە 40 سانتی دەرچووە ساڵی داهاتووتر بەرەگرێ ئەگەر بێت و تۆ خاکەکە و لاواز بێ و نایترۆجینی نەیتێ گەشە ناکە کە گەشەی نەکرێ ینی ساڵی داهاتوو تۆ بەرکەمە بێ لەبەرەوە پێویستی بەوەی نایترۆجینی بدرێتێ لە کەیەکە پێویستی بە نایترۆجینە بەڵێ چ وەرزێکە
وەڵا لە وەرزی گەشە عادەتەن تۆ سەما دەکەکەی واتە سەرەتایی بەهار ئەخیری لە سەرەتای بەهارا بکرێ باشە ئەشتوانێ بۆ نمونە NPK بکەیت بەڵام ڕێژەی نایترۆجنگەی بەرز بێت لە مانگی 12 ئەوانە لە کاتی فترەی سکونا بکرێت ئەوەش ئەشتوانی بەڕەشی وەرەقی بکرێت. باشە کاک فایق جگەل لە لقە سەرەکیەکەی چەند لقێکی تر بەرزە بێتەوە باش ئەوە یەک لقی بهێڵیتەوە یان لقەکانی تریش ئەتوانیت لەسەر سەماتەکە چەند خەڵێک مامەوە دوای وەڵامی ئەوەتەمەوە ئێمە کە پێویستمان بە کالیسیۆم هەیە ئەڵە چەند ڕێژەی کالیسیۆم زۆر بێت لە خاکەکە لە داری زەیتونە ئەوەنە نسبەی زەیتەکەی بەرزە بێتەوە ئەوەنە بەرهەمی بەرزە بێتەوە کە کالیسیۆم نەقسی کالیسیۆم هەبوو لە خاکەکە تا هەم بەر کەماداتێ هەم ڕێژەی زەیتیشە بەرزە بێت لەبەرەوە ئێمە ڕێنمای برا جوتیارەکانەکەن زۆر ئیتیمام بە کالیسیۆم و بۆرۆن و زینک بن ئیتە ئەگەر بەڕەشی وەرەقی بێ ئەگەر لە ڕێی ئاودانەوە بێ بیان بەدارەکان لەبەرەوە نایترۆجین کالیسیۆم بۆرۆن زینک زینک و بۆرۆنەکە زیاتر تەسیر لە گوڵەکەیەکە گوڵەکەی بەقوتەکە بۆی ئەو گوڵە بەقوت بێت کە بەقوت بوو نسبەی تەڵقی حوشتەکەی باشترە بێت زۆر باشە سەبارەت بەوەی کە یەک لق بهێڵینەوە چەند لقێک بهێڵینەوە سەبارەت بەوەی کە چەند لقێک بێڵینەوە ئایا باشتر وایە بۆ نمونە 3 لق بێڵینەوە یا 4 لق بێڵینەوە یا 5 لق بێڵینەوە باشتر وایە زەیتون لەسەر یەک لق پەروەردە بکرێت باشتر وایە لەسەر یەک لق پەروەردە بکرێت و دوای ئەوەی کە بڵێن لە سەرەتاوە هەڵپاچینی نەکەمان بۆ کرد هەڵپاچینی تەربەیەکەمان بۆ کرد 4-5 فەرعێ دێنێ و لەسەر فەرعێک و ناڵین زۆر بەرز بێتەوە لە 3 مەتر بۆ 3 مەتر و 20 سانتیمیش ناڵین بەرزتر بێتەوە بۆ ئەزیێتی کاک فایق نین چەند جۆرێک لە زەیتون لێرە هاوکارەمان ئامادەیان کردوون بۆی کە خۆی زیاتر بۆمان باسکە کاک فایق ئێمە ئەیبینین زۆر جار لەگەڵ کۆترکە بە سیمبۆلی ئاشتیدانرێت لقی زەیتونیش داری زەیتون فەلسەفەکەی گەڕێتەوە بۆ چی؟ لقی دار زەیتون وەکو سیمبۆلی ئاشتیە لقی زەیتون لە کۆنا وەکو سمبولێکی ئاشتی بەکار هاتووە زۆر جاری وایە کە سڵحێکراوە لە بینی لە بینی دوو وڵاتە بیا دوو عشراتا بۆ زۆر جاری وایە بۆ فەرعی زەیتونەکە چڵێکی بچووکی ئەو کەسەی کە وەکو وەفدی ڕۆژتۆ کردوێتی بەیرانەیە یان ئەوکو یعنی یاد لە جیاتیەوە چەپکێ گوڵی بردبێت چەپکێ ئەفرعی زەیتونی لەگەڵ خۆیان بردووە یعنی ها منەتی ئەوم هەیە هاتوون بۆ ئاشتی وای هاتوون لەبەرەوە کراوە بە سمبولێکی ئاشتی لە وڵاتانە باش ئەمە ئەم جۆرانی کە لەبەر دەستمانایە ئەگەر بمان باسکەی بۆن ئەلم جۆرەیەوە ئەمە کام جۆرەی زەیتونە خۆی سنفەکان بزەبت چکە زۆر لەیەکە چون ناتوانانی بزەبت بڵێ ئەمە ئەو سنفەیە یعنی ئەمە ئەو سنفەیە ئەو سنفیانە بەڵام یعنی ئەمانە زیاتر بڵێن خۆشە کراون سنفێکی هینن ئەو سنفانن وردەکانن بڵێن کراون بەڵام ئەمە مەرغوبە بۆ بازارکردن یان نا جۆری مەرغوبەکانمان زیاتر ئێمە خەڵک حەزی لەم گەورانەیە ئەمە زیاتر لە سنفی ئەشرەسیە چیە بەڵام ئەگەس بۆ نمونە فەحسی DNA نەکەی زۆر نازانی چونکە چەند سنفێکی کەمان هەیە هەمان شێوەیە و هەمان شتە بەڵام ئەمە لە ئەشرەسیە چیە بەتام ناتوانێت کەسەکە بۆی دەرکەوێت بەتامیش ناتوانانی چکە زۆر مشابین تقریبا لەوانەیە بڵێم 300-400 سنف زەیتون لە عالەمە هەبێ ئەم وردە زۆر بەتامەکە خۆشەکرێت وایە دەرکەوت حەزل لەوەیە خۆی لەوانەیە چۆن بڵێن جوانی شتێکی نسبیە زەوقی خواردنیش دەتوان بڵێم شتێکی نسبیە شتێک لای بەڕێزی لەوانەیە زۆر مەرغوب بێت لەوانەیە من لای منەوە زۆر ئەوە نەبێ یان بەعکسۆ لای من زۆر مەرغوب بێت لای بەڕێزین کەمتر مەرغوب بێ ئێستا من زۆر حەزم لە مەحشیەکەی نییە بۆ نمونە مەحشیەکەی بۆ نمونە وەکو تەبعی خۆم لەوانەیە هەی بیا زۆر حەزی لە مەحشیەکە بێ من حەزەکەم تۆزی یەک تۆز مەزەی سوێری با و حەزەکەم لەوانەش بێ کە نسبەی زەیتی زیاترە ئەوە عادەتەن ئەم وردانە نسبەی زەیتی بەرزترە ئێستا لە حەزی جەنابشتە نزیکە شتێکی جوانتر دیارە وەکو ئێستا جەنابەت بێگومان زانیاریت هەیە لە ئاستی نێودەوڵەتیە هەندێک وڵات هەن بەناوبانگە بۆ هەناردەکردنی زەیتون ئەبێت زەیتون چ تایبەتمەندیەکی هەبێت ئەم خۆشکراوەی و هەروەها زەیتەکەی بۆەوەی کە مەرغوبیەتێکی نێودەوڵەتی بەدەست بهێنێ زەیتی زەیتون بڵێن یەکێک لەو وڵاتانی کە مەشهورە خۆمان نەزانی ئیسپانیا یەکێک لە وڵاتانی کە زۆر مەشهورە ئیتالیا یەکێک لە وڵاتانی زۆر مەشهورە بڵێن یۆنان یەکێک لە وڵاتانی زۆر مەشهورە فەڕەنسا یەکێک لە وڵاتانی زۆر مەشهورە زەیتون ئەوەیە باشیەکەی ئەوەیە بڵێن بە PPH-ەکە قێینیە درێتێ دەرەجەیە درێتێ ئەگەر PH-ەکەی لە بینی 0.8 بۆ 0 بوو یعنی لەو ڕێنجا بوو ئەوە پێڵێن ئێکسترا ڤێرجن یعنی چۆن بڵێن دەرەجە ئەولا زەیتێکی زۆر دەرەجەیەک ئەگەر لە 0.8 PH-ەکەی بەرزتر بوو بۆ 1.5
ئەوە پێڵێن ڤێرجن یعنی باش وەسەتە بڵێ ئەمە من تاقی کردەوە سوێریش بوو پەما بە لە حەزی جەناب تۆ نزیک بێ تامی بکە من ئەمڕۆ پێنجشەمەیە ناتوانم تامیشت بکە عفو دای لێبردنەکەی نانەتکە ئەمەش ئەو ئەرغەوانیەکەیە وتە لە قۆناغێک ئەبێ بە ئەرغەوانی ئەمە لە قۆناغێکە لە قۆناکان بە پێی مەراحیلەکانی ئەگۆڕێت بڵێن مەراحیلەکانی ئەگۆڕێ دوای ئەوەی کە ڕەنگەکە ئەبێ بە ئەرجوانی ئەمەبینی تقریبا شێوە ئەرخەوانێکی تیا ئەمە دوای ئەوە ڕەشە بێ دوای ئەوە ڕەشە بێت لەم مەرحەلا لێکراوەوە زەیتونیش بۆ خۆشەکردن ئەبێ زۆر پەلە نەکرێت لە لێکردنەوەیە ئەگەر لە ئایستا لە مانگی نۆدا زەیتون لێ بکرێتەوە ئەو درەنگتر خۆشە بێ ئەنجار ڕەختریشە بێ ئەگەر لە مەراحیلی خۆیان لێ بکرێتەوە هەم زوو خۆشە بێ عادەتەن ئەگەر بە تەبیعی خۆشێکن لە ناو ماڵانە 40 بۆ 45 ڕۆژێکی بێ بەڵام ئەگەر بۆ نمونە موادی کیمایی بەکاربێنین عادەتەن 24 ساعتە یعنی شەقێکیەکەین بۆ نمونە ئەمەیکەنە ناو مادەکەەوە نابێت زۆر نەرم بێتەوە ئێستا تێبینێکن زۆر نەرم بووتەوە عادەتەن ئەگەر گۆشتەکەی دوو لەسەر سێی مادە کاربۆناتی پۆتاسیۆمەکە چوو بە ناویەوە یعنی دوای ئەوە یەکسەر ئەبێت دەریکەی نابێ ئەو مادەیە بەر نەواتەکەی پێ بەر ناوکەکەی ئەمە ئەرغەوانیە ئەمە ڕەشەکەیە سەوزە ئەمانە وەکو سوود کامیان باشترن یان جیاوازیان چییە؟ وەڵام من پرسیارەکەم لێ کردی عفو وەکو زەیتون ئەڵێم هەر هەمویان سوود بەخشن بەڵام عادەتەن تۆ ئێمە بۆچی خوێن زەیتون زیاتر بۆی خوێن بۆ زەیتەکەی خوین کامان ڕێژەی زەیتی بەرزتر بێ ئەوان سوود بەخشترن کامیان ڕێژەی زەیتی بەرزترێکە ڕاستە ئەوەی کە ئەڵێن دەنکی گەورەتر بێت زەیتی کەمترە بە پێی تەجروبە ئەوانەی کە زۆر گەورەترن عادەتەن ڕێژەی زەیتی کەمترە ئەوانەی کە زۆر ورترن عادەتەن ڕێژەی زەیتی نزمترە ئەم سنفە زیاتر لە کۆرۆناکیە چێ یۆنانیە کە بەرێکی زۆرەدا زۆر بەرەدا یعنی ئۆنەدا ئەتوان بڵێم مشابی کەی چەنێ بەریاوە ئۆنە گەڵای پێوەی جۆرێکیان هەیە بڵین ئەم جۆرەیان بۆ خاکی ئێمە بۆ ژینگی ئێمە زۆر گونجاوە هەموو زەیتونەکانمان بۆ خاکی ئێمە گونجاوە هیچ گرفتێکی نییە بەس بە مەرجێ لە مستەوای سەتحی بەحرەوە 1000 متر بەرزتر نەبێت کە بەرز بوو بەس گەشەکە و بەرکەمەکری زۆر ساردیش نەبێ شوێنەکە ئێستا باسی سەرماگەشت لەگەڵاکەم چەند زەیتون ئێمە بڵین چەند زەیتون پێویستمانە بۆی کە زەیتێکی ئەمەنە زەیت بەرهەمبێنی ئێمە بە پێی سنفەکان ئەگۆڕێ ئەوان بۆ من ئەگەر ئێمە ڕێژەی زەیتەکەمان لە ساسی بێ بۆ من ئەو سنفەمانەیە سنفێکی زۆر زالینایە لە وڵاتی خۆمان تایسا ناتوەتە وڵاتی خۆمانەوە سنفی ئیسپانیە بەرزترین ڕێژەی زەیتیە ئەگەر لە ساسی زەیتی تا بێنی تۆ 3 کیلۆ تقریبا 200 غرام و پێویستە بۆی لیتر زەیتە بات 3 کیلۆ 200 غرام بۆی کە لیترێک زەیت زۆر زالینە کە لە ساسیە بۆ من ئەگەر لە ساد بۆ من سنفێکمانەیە لە سادێ زەیتەکەی یعنی ئەیبێ بۆ معسەرەیە لە سادە زەیتە داتێ ینی تۆ ئەو کاتە 10 کیلۆ زەیتونی پێویستە بۆی لیتر زەیتە بات 10 کیلۆ لەو کاتەیە سنفاکە لە سادە زەیتی تایە 10 کیلۆ زەیتونت پێویستە بۆی کە لیترێک زەیتە باتێ ئەمەش بە پێی کوالیتی معمەلەکانی شەکۆڕێت چکە تۆ جاری وایە ئەیبێ بۆ معمەلێک و معمەلێ زۆر مواصفات و معمەلێکی تازەیە و کەمترین نسبەی زەیت لەنا ئەو بەرهەمایەڵێتەوە کە عادەتەنەیی لە معسەرەکە ئەمە پاڵفتەی ئەکەن ئەم زەیتانە هەنێک جار هەیە خسترە ئەڵی کەمتر پاڵافتویانە هەنێک جار زۆر ڕوونە ئەوەی کە ئێمە ئەیبنین هەر ئەوەی کە بەدەستە نابشتە کامی سوودی زیاترە خۆی وەکو سوود هەردووکیان سوودی زیاترە بەڵام ئەوان بەڵام عفو ئەوان کە بڵێن خڵتەی تایە ئەوە فلتەرێشینەکە یا فلتەرەکەی کەم بۆ یان فلتەرێشینی زۆر کەم بۆ کراوە بۆ نمونە باناوی معمەلەکان نێنین بەڵام خۆشبەختانە معمەلانەی خۆمان خراپ نین یعنی ئەو معمەلە گەورەکان کە کراون بڵێن ئێمە معمەلی کارگەی ڕاستانمان هەیە لە هەڵەبجە کارگەی ڕانیەمان هەیە هەر لە ڕانی هەرچەند دەستی هەمویان خۆش بێت دەمە جێی دڵخۆشێکە بەڵام من مەبەستمەیە یەک دوو معمەلی بچووکمان هەیە بچووکن معمەلەکان لە سعاتێکە لەوانەیە 100 کیلۆ ئینکە ئەوانە فلتەریانی لەبەرەوە هەستەکەی خڵتەیەکی تایە باش ئەم خڵتەیەکە تایەتی بەها خۆراکیەکەی ئەگۆڕێت یاننا ئەو خڵتەکە بەها خۆراکیەکەی ناگۆڕێت بڵێن وەکو با خۆراکی زەیتەکە یەکێکە لەوانەیە بێ بکرێتە شوشەیەک و تاریک بێ لە شوێنێکە هەڵگیرە عادەتەن ئەو شوێنەش هەم تاریک بێ زۆر ڕووناکی بەرینەکە چکە تەسیل لە کوالیتیەکەیەکە بۆ هەنێ جار ئەنیشە خڵتەکە ئەمەیە نیشتەکە من پێتەڵم ئەو فلتەرێشنی بۆ نەکراوە فلتەرێشنی بۆ نەکراوە ئەگینا ئەو خڵتەیەشی ماوە ئەو خڵتەیە زۆر جار بۆ جوانکاری بەکارێت ئەو خڵتەیە ئەگەر خڵتەکە زۆر بوو تون بوو زۆر جار بەکارێت بۆ سابوون ئێمە بینین لە بازاڕ سابوونێکی زەیتی زەیتون هەنە جار کە بە زەیتون کراوە یا پاشماوی زەیتون بووە ئەچێتە 5000 یەک زەیتون یا 3000 یا 3500 یەک سابوون داری زەیتون ئاودانی پێویستە بڵێ پێویستێتی لە هاوینە پێویستی پێێتی لە هەر تەمەنێکا بێت
لە هەر تەمەنێکا بێ داری زەیتون پێویستی بە ئاو هەیە بە تایبەتی لە 2 مەراحلە زۆر پێویستی بە ئاوەیە لەو مەرحەلا کە گوڵەکە و عەقدی کردو و بڵێن دەنکی زەیتونەکە بەرەوە چێ ناوکەکەی ڕەقبێ لەو کاتا زۆر پێویستی ڕۆژارێک ئاودانی بۆ بکرێت لەو کاتا بە پێی خاکەکە ئەگۆڕێ بە پێی خاکەکە شوێنەکەی گۆڕێ بەڵام عادەتەن 3 ڕۆژ تا 4 ڕۆژارێ ئاوی پێ بدرێ باش ئاوی پێویستە بەڵ ئاوی پێش بە پێی تەمەنی دارەکە و بە پێی خاکەکە چکە خۆ تەزانی هەنێ خاکەی ئەو ڕاگر نییە زووتر ئەبێ ئاوی بدەی هەنێ خاکیش هەیە کە ئەمڕۆ ئاویش یا لەوانەیە 4 ڕۆژێکش ئاوینەی کافی بە پێی تەمەنەکەشێ گۆڕ وەکو نەخۆشیەکانی ئەمدارە نەخۆشیەکی بەتایبەت باوی هەیە لە کوردستان داری زەیتونیش وەکو هەموو دارەکانی کە عادەتەن تووشی کۆمەڵی نەخۆشیە بێ لەگەڵ کۆمەڵی حەشەراتیش لێدا بەڵام لەو نەخۆشیانەی کە لە داری زەیتونها لە وڵاتی خۆمانەوە تۆزێ بەڕاستی چارەسەرەکەشی تۆزە قورسە سیلی زەیتونە چیە ئەمە نیشانەکانی چیە؟ نیشانەکانی لەسەر ئەم قەدی زەیتونە زۆر جار بڵێن قەدی زەیتونەکە گرێک دروستەکە بڵێن ئەوانە گرێک دروستەکات و گەورە بێ ئەو گرێ هۆکارێک ئەمانە سەلامەتن هۆکارەکەشی بەکتری ئەمان باشتر وایە ئەو براف جووتیارێک کە بینی ئەو گرێ لەسەر دارەکانی دروست بوو یەکسەر مباشرەتەن دەرمانی بکە زۆر باشە باسی لەوە کرد کە ناوچە ساردەکان بۆ زەیتون باش نییە بۆ زەیتون نابێت بەرهەمێکی باشمان نایەتی هەر نابێت ئەو شوێنە نابێت بەڵام چی سەبارەت بوون بۆ ناو پارێزگای سلێمانی یان دەوروبەری پارێزگای سلێمانی بوون ناوچە نزیکەکانی ناوچەی شار باژێر کە بەفری لێ ئەبارێت بەڵام بەفر لەسەر زەیتونەکە بمێنێتەوە ئەمە خراپە خۆی کە ئەو شوێنانە کە بەفری بەری کەوەی کێشەی نییە لە هەر شوێنێک بێ بەڵام میمۆی ئنجیمات ڕوونەدا یعنی ئەو بەفرێک کە بەسەری ئەمەوە مێنێتەوە ئەگەر شەوەکەی بەستی تونئینی کرد ئەو فەرع وشکەکە ئەگەر دارەکەش هەمووی وشکنەکە کە فەرعەکەی وشکە یعنی تۆ سەڵی داتوو بەرێ نابی باشە ئێمە زەیتونی بینین لە بواری پزیشکیشە ئەلبەتە ئەوەی کە ئێستا ئەوانەی کە لە بواری فرۆشتنی داروە ڕۆکیەکانە چاڵاکن سوودی لێ ئەبینن بۆ نمونە بۆ مەساج و ئازار و ئەمانە زەیتەکەی بەکارێ ئەمەنەی زانیاریت هەبێت لە کوردستانی خۆمان لەسەرم بوارە کاریان کردو دەرمانی لێ دروستکان سوودی لێ ببینن من تەسەورەکەم یعنی لەسەر زەیتی زەیتون و لەسەر زەیتون تا ئیسا هاوڵاتیانی ئێمە ڕۆشنبیری کەمتر هەیە لەسەر سوودەکانی زەیتی زەیتون زەیتی زەیتون کۆمەڵ سوودی زۆر ێزگار زۆریە یعنی سوودی هەیە بۆ نمونە بۆ بەهێزبوونی چاو کە ئینسان ئەگەر دەستی بۆ زەیتەکە بەکاربێنێ بۆ پشتچاوی یانەکو بۆ زەعیبوونی گوێی ینی ئەم بکە بتوانێت بانیان زۆوانێ پشتی گوێچکە بەڵێ پشتی گوێچکەی پێینکە یان بۆ ئەو کەسانی کەوا قورحەی مەعیدانە ئەگەر کرێبانیان بەسکی ناشتا پێش ئەوەی نیو سعاتێک نانوچاپخوا بتوانێت ینی بەپێی تەمەنەکەی ئەگەر کەوچێکی زەڵاتی لێخۆیان گەرزانی و مناڵێکی ساوایان 10 ساڵە کەوچێکی چایە دەیتی باشە ئەوەی کە بەڕێسانەی بینن ئێستا تا چەند گرنگی بە باخی زەیتون ئەدرێ وەڵا لە ئێستا سواز بۆخوا زۆر باشە ئەتوانم بڵێم هاوڵاتیان زۆر حەزیان لێ لە بەرەوە زەیتون یەکێکە لەو دارانەی مقاومەی بۆ نەخۆشی باشن مقاومەی بۆ حەشەرات باشە زۆر بڵین دارێکی بەنازنێت لە چاو هەنێ داریکە لە بەرەوە خۆشبەختانە لەوانەی بڵم لە سنووری سلێمان زیاتر لە 4000 دۆنم باقی زەیتونمانەیە بۆکو بلوارەکانی سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود پێشتر سەبابە زۆر بەکارهێنرا بەڵام زانرا کە لەگەڵ ژینگەی سلێمانیە لەگەڵ ڕەشەبای سلێمانیە گونجاو نییە بۆی نابێت بەڵام ئەکرێت بڵێن زەیتون گونجاوە بۆ بلوارەکانی شەقامی بازنەی مەلیک مەحموود خۆی لە ڕاستیا بۆ بلوار ئێمە بلوارەکان ئێمەمانوێ فێنک بێتەوە یەکێک لەوانە ئەو داری سەبەحبەحە یەکەم هەیکەلێکی گەورە دروستەکە دووەمیشەکە تێبینی وکەی لەناوە تووشی نەخۆشی کە بێ قاوەیە بێتەوە کە تووشی ئەو نەخۆشیە بێتەوە بە ڕەشەبایەکی بەسیط زۆر جار تۆ 10 ساڵ خزمەتێکە یا 15 ساڵ خزمەتێکی کە بانیاڵەسی شەو ڕەشەبایەک بۆ سلێمانیش بە ڕەشەبا مەشهورە سەیرەکەی یەک ڕیزدار شکاوەتەوە باشتر وایە لە ڕیزی ئەوانە من ناروەند بە باشەزانم ناروەند هەمدارێکی بەقوترە هەم نەخۆشیش کەمترەگرێ تیشپێمە بە زەیتون بۆ باش نییە لە شوێنەکە ڕەشەبا هەبێت بۆ ڕەشەبا من باسی اقتصادیەکە یەکەین ئەگە شوێنێکی ڕەشەبا زۆر بگرێتەوە چکە گوڵی زەیتون گوڵێکی وردەگرێ اینجا بۆ بۆڵیش گوڵەگرێ بڵێن کە گوڵەکە گرێت سەرفەرعێک 8 گوڵ تا 4 گوڵەگرێ ئیتر ئەگەر ڕەشەبایەکی بەقوت بێ زۆربەی گوڵەکانی هەڵەوەریان یعنی کە گوڵەکە هەڵوەران یعنی هیچمان نەکرێت بێت چاوەڕانی ساڵی داهاتوو بکەینەوە دەستخۆش زۆر سپاس بە هیوای سودبەخشنی هەموو کەسێک سپاس بۆ ئێوەش